بەناوی خوا ئێوارە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانێرەکەتان چارە لەگەڵ بەڕێز دکتۆر هیوا ئەبوبەکر حسەین پسپۆڕی وردی هەناو هەرس و جگەر و سەرۆک یەکەمین لووتکەی زانستی هەوکردنی جگەری ڤایرۆسی لە شاری سلێمانی هاتینەوە خزمەتان بۆ قسەکردن دەربارەی ئەم بۆ نەزانستیە کە خۆی ڕۆژی 28 حەوت لە هەموو دنیا دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی هەوکردنی جگەری ڤایرۆسی بەدەر لە بابەتە زانستێکە ئەوم بۆ باس بکە بۆچی 28 حەوت پێوترێ ڕۆژی جیهانی هەوکردنی جگەری ڤایرۆسی. سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڵگرت، زۆر سپاس بۆ کەناڵی کورسات. خۆشحاڵم لە بەرنامە جوانەکە تا دەرەکەومە جارێکی تر ماوەیەکی زۆرە بەدیدارشانەوە زۆر سپاس دەکەم. ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو ساڵێک ڕۆژێکی داناوە بۆ ڕۆژی ڤایرۆسی جگەر، واتە پێوترێ ڤایرەل هیپاتایتس دەی. گرنگی ئەم ڕۆژە لەوایە کە 28 حەوتەکە ئەم تەوقیتەش پێوەستە بە ڕۆژی لەدایکبوونی زانایەکی گەورە کە پرۆفیسۆر بڵۆمبەرگەکەی کە لەو زانایانی کە خەڵاتی نۆبڵی زانستی پزیشکی وەرگرتووە بەهۆی دۆزینەوەی ڤایرۆسی جگەر و هەرم زانایە بوو کە ڤاکسینی ڤایرۆسی جگەری جۆری بیدۆزیەوە. بۆیە لەبەر گرنگی ئەم پێگەی ئەم زانا گەورەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژی لەدایکبوونی ئەم زانا گەورەی کردووە بە ڕۆژی هوشیاری ئاگادارکردنەوە لە گرنگی و لە مەترسیەکانی ڤایرۆسی جگەر لەسەر ئاسی جیهانە. ئێمەش بۆ یەکەمین جار لەسەر ئاسی هەرێمی کوردستان و لەسەر ئاسی عێراق سپاس بەخوا ئەمڕۆ لە شاری سلێمانی لوتکیکی زانستیمان ڕێخست کە لوتکی زانستی هەرێمی کوردستان بۆ نەخۆشیەکانی هەوکردنی ڤایرۆسی جگەر بە هەماهەنگی لە لەوان فەرمانگەی تەندروستی سلێمانی کۆمەڵی هەرسوجگەری نەخۆشیەکانی هەرسوجگەری کوردستانی و مختبەری مرکزی سلێمانی واتە تاقی گشتی سلێمانی لەگەڵ هۆبەی خۆپاراستنی گشتی لە شاری لە فەرمانگەی تەندروستی سلێمانی و بە سپۆنسەری کۆمپانیای دەرمانی پایۆنیر لەگەڵ ڕێز و سپاسمان بۆیان لەگەڵ کۆمپانیای ئەساینۆ و مختبەری های کوالیتی کە هیوادارین ئەم لوتکە زانستیە ڕۆڵێکی باش بگێڕێت لە هوشیارکردنەوەی خۆمان، هوشیارکردنەوەی کۆمەلگاکەمان بۆی بزانین کە ڤایرۆسی جگەریکێکە لەو زەنگە مەترسیانەی کە بەردەوام لەناو کۆمەلگاکەمانە هەبوو ئەژمێنێ بتوانین چۆن خۆمان پارێزین و خۆمان چارەسەری چارەخوازانی بەڕێز بکەین و ڕێگری بکەین لە بڵاوبوونەوە و تشەنەسەنی ئەم جۆرە ڤایرۆسانە. هاتینەوە خزمەتان لە یەکەمین لوتکەی زانستی هەوکردنی جگەری ڤایرۆسی لە شاری سلێمانی لەگەڵ بەڕێز دکتۆر هیوا ئەبوبەکر حسەین کە لە هەمان کاتە سەرۆکی کۆنفرانسەکەیەوە لە هەمان کاتە یان سەرۆکی لوتکە زانستیەکەیەوە لە هەمان کاتە پسپۆڕی وردی هەناو هەرس و جگەرە. بەڕاستم چ پێویستەکە ئەو بنداسێن و خۆ ماشەڵڵا خەڵکم دەزانێ. زۆر سپاس بەڕێز گەورەی خۆتانە. ئێمە خزمەتێکی بچووکمان کردو، هیوادارم بتوانین شتی باشترکەین بۆ وڵاتەکەمان و بۆ چارەخوازانمان و بۆ خەڵکی خۆمان شایانی باشترینە هەمیشە هەر هەبی شایەنداری تو باشترینەکانیش ئینشاڵڵا هەر ئێوەن. دکتۆر ئەم لوتکە زانستی کە ئەکرێ یەک ڕۆژە تەماشای بەرنامەکەم کردو، بەڵام حەزەکەم لە زمانی خۆتەوە بۆ بینەرەکان باسی بکەینەوە کە چەند وانەی زانستی پێشکەشەکرێ و بەنزیکی چەند کەس بەشداری ئەبێت. بەڵێ خۆی لە ڕاستیا وەکو لە لوتکی زانستی هاتووە لوتکی زانستی یەک ڕۆژە و ئێمە ویسمان ژمارەیەکی چڕوپڕی ئەو پزیشکانەی کە لەم بابەتەیە پەیوەستن بەشدار بن. گرنگی ڤایرۆسی جگەر لەوایە کە تەنها بابەتێک نییە پەیوەست بێ بە پزیشکی پسپۆڕی هەرسوجگەرەوە، بۆیە پزیشکانی خۆپارێزیمان بەشدار پێکردووە، پزیشکانی مختبەریمان بەشدار پێکردوواتە ئەوانەی کە لە تاقیگەیە کە دەستنیشانی ڤایرۆسەکە و مەترسی ڤایرۆسەکە بۆ ئێماکەن، پزیشکانی ددان بەشدارن کە ڕێژەیەکی زۆر ئەمڕۆ بەشدارن کە زۆر دڵی ئێمەی خۆشکەس چونکە ئەوانی ڕۆڵێکی گرنگیان هەیە لەگەڵ ئێمەیە بۆ دەستنیشانکردن و پێزانین و نەهێشتنی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. ژمارەیەکی بەرچاوی کارمەندی پزیشکی و ئەو بەڕێزانی کە لە بنکە تەندروستیەکانان لە شوێنە چاکسازیەکانان بەشدار بن. ئێمە ئومێدمان زۆر بوو کە بتوانین ژمارەیەکی زیاتر خەڵک بەشدار پێ بکەین. بۆ نمونە ئەمانویست سیاسیەکان بەشدار بن، ئەمانویست بەرپرسانی ئیداری و سیاسی ئەم حکومەتە بەشدار بن، ئەمانویست مامۆستایانی ئاینی بەشدار بن، ئەمانویست حاکمەکان بەشدار بن. لەبەرچی لەبەرەوەی ئەمە گرفتی ڤایرۆسی جگەر گرفتێکی زۆر گەورەیە. ئەمڕۆ نزیکەی 10 توێژینەوەی زانستی 10 بابەتی لێکچەر پێشکەشەکرێ و پەناڵێکی گەورەمان ڕێخست لە بینی کۆمەڵێک پزیشکی پسپۆری هەرسوجگەر، پزیشکی پسپۆری دەستنیشانکردن، پزیشکی دان بۆ ئەوی بتوانین بە هەمومان لەم گرفتە گەورە بڕوانین و نێڵین زیاتر بڵاو بێتەوە. چونکە وەکوتم
ڤایرۆسی جگەر ڤایرۆسی هەوکردنی جگەر بە تایبەتی جۆری بیوسی وەکو جەناب ئیشارەت پێکە تەنها بابەتێکی نەخۆشینە لە بینی نەخۆشێک و دکتۆرە بەڵکو بابەتێک ئەتوانین بڵێن پەیوەندی بە ئەمنی نیشتیمانیەوە هەیە ئێمە گەرمانەوێت کۆمەڵگاکەمان بپارێزین پێویستەکان نێڵین نەخۆشیە گوازراوەکان زیاتر بن لە ناویانە ڤایرۆسی جگەری بیوسی و ئەیدزە HIV چونکە ئەم پەتایانە ئەم ڤایرۆسانە لەسەر ئاسی جیهان بە زەنگێکی مەترسیدار و بە بڵاو بە کێشێکی گەورەدا ئەرێ ئەگەر بێت و سیاسەتێک و استراتیژێکی باشمان نەبێ بۆ کەمکردنەوەی توشببوونی خەڵک و زوو دەستنیشانکردنی ئەو چارەخوازانی کە ئەم ڤایرۆسانەیە گرفتی ئەم ڤایرۆسە لەوایە کە نیشانەی نییە زۆربەی زۆری و خەڵکانی کە ڤایرۆسی جگەریانەیە هەتا ئەگەنە قۆناغی بە مۆمبوونی جگەر و لە دەستدانی جگەریان هیچ نیشانەیەکیان نیە بۆیە ئێمە ئەمانەوێت زوو دەستنیشانیان کەین زوو چارەسەریان کەین نێڵێن تووشی گرفتی مەترسیدار بێت بەڵێ ئەمەی کە لەبەردەستی منایە پۆڵسی یاخود فاکتشیتە پوختەی زانیاریەکانە دەربارەی هەوکردنی جگەری ڤایرۆسی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دات کە دەڵێت بە پێی دوا ئامار بە نزیکەی 296 ملیۆن کەس لە جیهانە لەگەڵ هەوکردنی جگەری ڤایرۆسی جۆری بیە ئەژین وەکو جەنابیشت ئاماژەت پێدا زۆریەمان دەستنیشان ناکرن هەتاوەکو وەگاتە حاڵەتی بەمەمبوونی جگەر لەوانەیە لە وڵاتی ئێمە تۆزێک دەستنیشانکردنەکە زووتر بێت لەبەرەوەی هەندێک پشکنی نەکرێت کەراوانە وڵاتەکانی تران نەکرێت هەر بۆ بە خۆشبەختیە بینن بەڕاست بەڵە زۆر گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵی هەنگاوی زۆر گەورە نێراوە و بە تایبەتی لە شاری سلێمانی کۆمەڵێک شت بوو کراوە بە یاسا ئەبێ کە هاوڵاتیان جێبەجێ بکەن بۆ نمونە پێش ئەنجامدانی هەر جۆرە نەشتەرگیریەک و چارەسەرێکی پزیشکی لە خەستخانە تایبەتیەکان و حکومیەکانە ئەبێ پشکنینی ڤایرۆسی جگەر بکرێت لە هەر پێش هەر ئەنجامدانی پرۆسەیەکی دەمودان ئەبێ بکرێت پێش پرۆسی هاوسەرگیری لە شوێنە چاکسازیەکانە لە هەموو ئەم شوێنانە ئەبینین پشکنین بۆ هاوڵاتیان ناکرێت ئێمە تا بتوانین زۆرترین ژمارە دەستنیشان بکەین زۆر باشترە بێ سەرنجامین چارەسەرەکەمان هەر بۆیە ڕێکخراوی تەندروستی جیهانی پرۆژەیەکی گەورەی داناوە پرۆژەی نۆهێپ واتە بەرەو نەهێشتنی ڤایرۆسی جگەر لە ناو بەشەریەتە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامانجی ئەوەیە لە ساڵی 2030 کە ئەو بەروارەی دەستنیشان کردووە حکوومەتەکان ڕێکخراوەکانی ناحکومی مؤسساتی تەندروستی پزیشکان ڕاگەیانکارەکان هەمویان بەشدار بن لەوەی کە بتوانین لە سەدا 90 ژمارەی توشببوون بە ڤایرۆسی جگەر لەسەر ئاسی گیان کەم بکەینەوە ئەو ئامانجەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دایناوە کە بۆ ساڵی 2030 کە پێوترێ نۆ هێپەتایتس واتە بەشەریەت گۆی زەوی ڤایرۆسی جگەری تیان نامێنێ بەچی تیان نامێنێ بەوەی بتوانین زوو دەستنیشانیان کەین لە سەدا 90یان کەم بکەینەوە و لە سەدا 65 مردن بەهۆی هەوکردنی ڤایرۆسی جگەر نێڵین ئەمەش خۆی لە چەند هەنگاوێکە ئەبینێ ئەمە خزمەتی ئەو کەم هەر لێرە ئاماژە بۆدا کە دەڵێت 58 ملیۆن کەسیش لە جیهانە لەگەڵ هەوکردنی جۆری سیاژ 296یان لەگەڵ بیاژین 58یان لەگەڵ سیاژین یعنی تقریبا ئاوا 345 ملیۆن بەڵام ئەگەر بەراوردێکی بیوسیەکە بکەین نزیکەی یەک لە سەر سیان یەک لە سەر چوارێتی سیەکە لەو ژماری کە دەستنیشان کراوە ئەگەر چی باستەوەکرێکە هێشتا بڕێکی زۆر هەیە کە دەستنیشان نەکراوە مە پرسیارەوە لە جەنابی دکتۆر هیوا بکەم ژمارەی سیەکە بۆچی کەمترە لە بیەکە لەبەرەوەی شێوازی گواستنەوەی بیوسی جیاوازترە لە هەنێ خاڵە بۆ نمونە شێوازی گواستنەوەی بی لە ڕێی پەیوەندی سێکسیەوە بەقوترە بی عفو لە ڕێی پەیوەندی سێکسیەوە بەقوترە لە دایکەوە ئەگوازرێتەوە بۆ کۆرپەلا بەڵام جۆری سی کەمتر ئەگوازرێتەوە لە ڕێی پەیوەندی سێکسیەوە و لە ڕێی لە دایکەوە ناگوازرێتەوە بۆ کۆرپەکان کەوابێ ڤایرۆسەکە خۆشی کەمە و مێژووی دەرکەوتنی ڤایرۆسی بی مێژوویەکی درێژخایانی هەیە و جۆری ڤایرۆسەکان جیاوازن ئەم پامەت بۆی بۆ خۆی بگا تەنها سێکسنێکە ڤایرۆسی بیە ژێزێتەوە نەخێر ئێمە ئەبێ ڕوونی بکەینەوە بۆ هاوڵاتیان زۆر گرنگە یەکێ لە ئامانجەکانی ئەم لوتکە زانستیمان ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ مەسلەی سۆشیال ستیگما لەناو کۆمەلگا نێڵین نەنگی کۆمەڵایەتی نێڵین کاتێک کە هاوڵاتیە گەنجێک کەسێک تووشی هەوکردنی ڤایرۆسی جگەرە بێت بە نەنگی کۆمەڵایەتی یان بە سۆشیال ستیگما سیر نەکرێت چونکەم ڤایرۆسە ڕێکارەکانی گواستنەوەی لە 150 زیاتریە بریتێ لە گواستنەوە لە دایکەوە بۆ کۆرپەکەی
کە لە ناو کۆمەلگای ئێمەیە ئێمە کۆمەلگایکی ناوەندین واتە ئینتەرمیدیەتین بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆمەلگای عێراقی نزیکەی لە سەدا 1 بۆ 5 کۆمەلگای عێراقی هەڵگری ڤایرۆسەکەین کەوابێ ڕێژەیەکی زۆر لەم ڤایرۆسە لە دایکەوە ئەگوازرێتەوە بۆ نەوەکانی بۆیە ئەمانەوێ ئەو خاڵە سلبیانەی لەسەر ئەم ڤایرۆسەیە لابرین یەکێ لەوانە کوتم سۆشیال ستیگمایە کە ئەمانەیە خەڵک شەرمی نەمێنێ خەڵک بە عیب و عار سەری ئەم ڤایرۆسە نەکات خۆی ئەم ڤایرۆسە عیب و عار نییە بۆ ئەوی زوو بچێت دەستنیشان بکرێ و زوو بەرامبەرەکەی و کەسانی دەوروبەری کوتان وەربگرن جگە لە کاری سەررجەییکردن ئەکرێت لە ڕێگەی خوێن و دەردراوەکانی زێ و دەردراوەکانی چووکی شۆ بگوازرێتەوە بەڵێ دروستە بە تەکیید جگەلەوە ئەمێت لە باتی ئێوە پرسا لە دکتۆر هیوا بکەم کە ئایا لیکیش ئەم نەخۆشیە ئەگوازێتەوە بە ڕێژەیەکی کەم ئەگوازرێتەوە بڵێ ئەگەر بێت و ڕێژەی ڤایرۆسەکە لە خوێنی ئەو کەسەیە زۆر بێ و ئەو کەسی کە بەرامبەرەکەی برینێک یان کێشەیەکی ناودەمی هەبێت و بێتە هۆی ئەوەی چکە ئەم ڤایرۆسە لە ڕێی خوێنەوەیە ئەگەر لە ڕێی خواردنەوە ناگوازرێتەوە ئێمە زۆر جارمە ڕوونەکەینەوە بۆ کەسەکەم ئابم شێوە لێ بکەم زۆر جار باسێوا کرێت ئاڵێ دەکرێت لە ڕێگەی پزیشکی دانەوە بگوازرێتەوە بەڵام بۆ لە ڕێگەی کەوچکی مەتەعامەکانەوە ناگوازرێتەوە خۆ کەوچکی مەتەعامەکان تاقیم ناکرێت لە ڕاستیە یەکێک لەو بابەتانی کە ئێمە زۆر تەرکیزمان کردەوەیە کە ئێمە ئەبێ ئەو ترس و دڵڕاوکەی هاوڵاتیان بڕێوێنینەوە کە بەرامبەر پزیشکی دانی خۆمان هەیەە هەر برادەرەکانی خۆشە دروستیان کردو ببوورە نامێ بڵێم خۆت کەزام کە خۆتی تیانی بڵێ ئێمە هەمیشە ئاماژە ببوورە هەمیشە ئاماژە بۆ دەینەڵین ئەبرێت کە کەسێک نەبوو بە باشی دیفاع لە دکتۆری دام بکە هەرچێک بۆ خسویان تەملی دکتۆری دانەکە نازام هاوڕێیا دژڕای لەگەڵ ئێمە زۆر تەکیدمان لەوە کردو لە منوتکە زانستیە کە پزیشکانی دان بەشێک نین لە گرفتی گواستنەوەی ڤایرۆسی جگەر هەڵبەتە ئێمە باسی لایەنە زانستەکەی پزیشکانی دانی خۆمانەکەین کە پێم وایە لە شاری سلێمانی بە تایبەتی ئاستی خزمەتگوزاری پزیشکیدان لە ئاسێکی زۆر باڵایە و هەموو پزیشکانی دان بە تایبەت ئەوانەی کە پزیشکن تۆ بەشێکی زانستی کاری پزیشکیەکان ئیشدانەکان ئەزانن کە ڕێکاری دەستنیشانکردن و گواستنەوەی ڤایرۆسە بریتێرەوەی کە بێ هاوڵاتیان پشکنیان بۆ بکرێ و ئامێرەکانیان بە شێوەیەکی باش تاقیم بکرێ لە ڕاستی هۆکاری گواستنەوەی ئەم ڤایرۆسە تەنها ئەو لایەنەکەمە نییە کە خەڵک لێ ترسێکە و کوتم ئەبێ و ترسیان بڕێوێتەوە کە ئەمە ئەسڵ پەیوەندی بۆەوە نییە ئێمە زۆر چالاکی خراپترمان هەیە لە کۆمەلگاکەمانە کە زیای کردووە مەسلەی تاتوو مەسلەی کوتان کە بۆتە دیاردەیەکی زۆر بەربڵاو ئێستا لە ناو کوردستانە و بەشێک لەو کەسانی کە ئەم کارە ئەەکەن هیچ مؤهلاتی بزانستی و پزیشکیان نییە و ئەو هاوڵاتی بەڕزانش ناسنە بنجوو بناوانی ئامێرەکانیان چ جۆرە ئامێرە بەکارێنێن ئایا تاقیمەکرێ و ئایا لێ پرسیینەوە و چاودێری پزیشکی و یاسایی هەیە لە ناو هەرێمی کوردستانە هەر بەڕاستیاردەی بۆ تاتووکردن هیچ مەسەن تاتووی برۆ یان تاتووی لەش جستە هیچ پەدواداچوونێکی بۆ مەسەن بەداخۆ ئێمە لە کوردستانە ئێستا لەگەڵ پێشکەوتنی بارودۆخی کرانەوەی هەرێمی کوردستان و هاتنی ژمارەیەکی بەرچاو لە گەشتیار و لە خەڵکی تر هەنە دیاردەی قێزەوە لە ناو کۆمەلگاکەمان نازیای کردووە دیاردەی لەشفرۆشی دیاردەی بەکارهێنانی مەوادی مخدرات مادە بێهۆشکەرەکان دیاردەی تاتوو بەشێکی نایاسایی هەنە دیاردەی کۆمەڵایەتی وەکو پێوەستە بە مەسلەی کەڵەشاخ و ئەو بابەتانی تر ئێمە لەگەڵ ئەم دیاردانەیە تێبینیمان هەیە کە ئەگەر بەشێکی زانستی بکرێ لە ڕاستیە زیادبوونی ئەم دیاردانە ئەبێت لێپێشتنەوەی یاسایی هەبێ و ئەبێت چاودێری پزیشکی زۆر باشێ بێ و ئێمە بەداخەوە هەر لەم لکە زانستە زانیمان کە لە بەشێک لە شوێنەکانی دەرەوەی سلێمانی بۆ نمونە لە هەڵەبجا بۆ نمونە لە ڕانیا خەڵکانی پزیشکی پسپۆری چاودێری پزیشکی گشتی خۆپارێزی لێ نییە ئەگەر لە هۆبەی خۆپارێزیان نەبێ پزیشکی پسپۆر نەبێت چۆن نتوانین برەوە بە چاودێری پزیشکی بین لە ڕاستیە کێشەی گەورەمان هەیە لە ساڵۆنەکان لە دەلاخانەکان لە زۆر چالاکی ناپزیشکی لە خەڵکانێک ئەنجامی دەن با لە کەڵەشاخە دکتۆر تۆسێک بۆستیم کەڵەشاخە گەرچی دیاردەیەکە پێشتریش ئەکرێ هەبوو بێت بەڵام لە دوای پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێ بۆ بە سونەت و ئەو خەڵکی کە کەڵەشاخەکەن تا ڕادەیەگەکرێت جۆرێک لە ئیلتیزامی دینیان هەبێت وەکو سونەتێک جێبەجێ بکەن ئەگەر چی ئەکرێ سوودی تەندروستیشی هەبێت بە دڵنیاییەوە هەرچەنە دڵنیام تۆش هاوڕای لەگەڵەوەی کە تۆ تێوێ خوێنەکە لە شدرکی بڕۆبی بەخشە بۆی 4 کەس ڕزگارکە لە کاتێکە خوێنی کەڵەشاخ فڕێت لێ مەبەستی هێنانەوەی بابەتی کەڵەشاخ لێرە ئەو بەڕێزانەی کە ئیلتیزامی دینیان هەیە ئەگەرێکی زۆر دوورەکە لە دەرەوەی ماڵکاری سەررجەیی بکەن و ئەگەرێکی زۆر دوورە کە تاتۆش بکەن چکە تێبینی ئاینی زۆر لەسەر و بابەتە
بەڵام من سرم سوورما لە بەرنامەی پێشوو خات دکتۆر ڕۆژگار باسیوتی تازە کەیسێکمان دەستنیشان کردووە کە لە ڕێگەی کەڵەشاخگرتنەوە تو شێوکردنی جگەری ڤایرۆسی بووە. ژمارەکان بەرەو سەرەوە لەگەڵ کەڵەشاخە ژمارەکان زۆر کەمن خۆشبەختانە ئەوەی ئێمە ئاگامان لەبێت زۆر کەم لەو نەخۆشانە بەهۆی کەڵەشاخەوە تووشی ڤایرۆسی جگەر بوون. بەڵام هێشتا هەر ئێمە تێبینیمان هەیە ئێمە کووتمان تێبینیمان لەسەر پرۆسی کەڵەشاخ نییە بە پێچوانە خۆمان بە باگراوندێکی ئاینیمان هەیە و هانی هاوڵاتیانە دێن کە هەر جۆرە چالاکیی پزیشکی بکەن ئەگەر سوودی بۆ تەندروستیان هەبێ. یەکی لەوانە کەڵەشاخ ئەبێ بە شێوەیەکی زانستی بکرێ و ئەبێ ئەو کەسانی کە ئەم کارە ئەکەن لەلایەن وەزارەتی تەندروستی و لەلایەن ئەو خەڵکانی کە پەیوەستن بەمەوە ڕێک بخرێتەوە. هەر کەسێک خۆی نەکا بە پسپۆری کەڵەشاخ و پسپۆری بەناو پزیشکی نەبەویەوە کە شتێک نییە بەو ناوە ئەگە بێنە وردەکاریەوە بەڵکو کۆمەڵی خەڵکن کە تیجارەتی پێواکەن. ئەو خەڵکانی کەم ئەم کارە ئەەکەن پێویستەکە ئامێرەکانیان باش تاقیم بکرێت. پێویستەکە بابەتی یعنی لە ڕووی زانستیەوە بە جوانی چاودێری بکرێن بۆ ئەوی کە ئەو مەوادانی کە بەکارێنن مەوادی دیسپۆزبل بێواتە یەک جار بەکار هاتوو بێ و جاری تر بەکاری نێنەوە ئەگەنە ئەگەر بێت و بە شێوەیەکی زانستی بکرێ پێم وانە هیچ گرفتێک بۆ تەندروستی هاوڵاتیان دروست بکە. وەکو هەموو چالاکێکی تری پزیشکی ئەگەر بێت و بە شێوەیەکی زانستی نەکرێ کارەساتی گەورە دروست دەکات. ئەسام ڕۆکە تەواوی لە کۆنفرانسەکە ئەگەر پێت بڵێن دکتۆر هیوا بڕۆین بێک و کەڵەشاخ بگرین یا بچین بڵە خوێن بی من بۆ چوونی خۆم وایە و من وا تێگەشتم لە سنەتی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ کە کاتێک لە کاتی لە 1400 ساڵ زیاتر لە ئێستا هانی مسلمانان نیاوە کارێکی پزیشکی بکەن ئەمە دەرگایەکی کراوەی بۆ بەجێهێشتون پێی وتون بڕۆن خوێن ببەخشن خوێن لە خۆتان دەرکەن وەکو ڕێگەیەکی چارەسەر. ئالەم ساتە وەختەیە کە لە وڵاتی ئێمە ژمارەیەکی بەرچاو نەخۆشی سەلاسیمیامان هەیە نەخۆشی هیمۆفیلیامان هەیە کۆمەڵێک دیاردەی ڕۆژانە کارەساتی حادیسە و فیشک تەقاندن و بریناربوون ڕوئەدا ئەگەر توی هاوڵاتی ئەتەوێت بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی دینداری خۆت سوود لە خوێنەکەشەوە بگرێ بەڕای من بڕۆ خوێنەکەت ببەخشە. من شخصی خۆم لەگەڵ کەڵەشاخەم و پێم وایە کەڵەشاخ پەیوەست نییە تەنها بە کوردەوە و ئەمە دیاردەیەکی جیهانیە و بینیمان لەم ئۆلمپیاتەشە ئەیبینین کە چەند وەرزشەوان ئەو دیاردەیە جێبەجێەکە. بەڵام ئەگەر تۆ بتوانانی بەهۆی خوێنەکەی خۆتەوە ئەگەر گرفتی تەندروستی نەبێت تەواان ڤایرۆس نەبێ ژیانی هاوڵاتێک لەمە ڕزگارکەی من لەگەڵەوەیان بڕ خوێن بەخشیت. ئەو کاتە بە شێشی زانستی شەکرێت و ئەگەری گواستنەوە دنیایەوە نەخۆشیش کەم ترکاتەوە. بەسپاسێکی زۆرە بۆ بەڕێز دکتۆر هیوا ئەبوبەکر حسەین. سەرۆکیەکەمی لوتکەی زانستی ئەو کرنجگەری ڤایرۆسی لە شاری سلێمانی کە لەگەڵمان بوو و چانێکی کەم وە گەڕێنەوە خزمەتتان. سواز دکتۆر. دەستی خۆش بێت. ماندوو نەبی. دووبارە سڵاوتان لەبێ هاتینەوە خزمەتتان بۆ درێژەدان بە بەردامەکانمان دەربارەی یەکەمین لوتکەی زانستی هەوکردنی جگەری ڤایرۆسی لە شاری سلێمانی با سوپاسێکی زۆرەوە بەڕێز دکتۆر بڕیار عەزەدین پسپۆری نەخۆشیە گوازراوەکان بۆ جارێکی تریش میوانە لە چارە هەڵبەت و خۆ ساحێب ماڵی. زۆر سپاس. سوپاس بۆ هیلاکیە کە سەر کۆتایی لوتکە زانستیەکە ئەمە عەزەتی جەناب تێین ئەزانم ماندووی هەوڵێن پرسیارەکان کورتکەینەوە و پوختیشیکەینەوە. سپاس بۆ بەڕێزت. سپاس دەکەم. پرسیارەوە بکەم ئەم بابەتە کاتیەوێ بووداش فەرموویەتی گەورەترین هەڵەکە مرۆڤی کاوەیەکە وازانە کاتی هەیە کات فریە بەخۆڕاییە بەڵام ناتوانانی بیکڕی ڕاست کە ڕۆژ جارێکی تریژ ناگەڕێتەوە ڕۆژێکە کە ئەمڕۆ لە سبەینە زۆر تاکو ئێستا لێریت لەگەڵ هاوڕێکانت قسەم کرد هەنێکیان لە سەرەتا هەنێکیانە ناوە ڕاستی لوتکە زانستێکە بەڕێزت تاکە کەس و کۆتا کەسیشیکە لە کۆتای کۆنفرانسەکە لە کۆتای لوتکەکە قساکەیت بەڕاستی کاتەکەی هێنا بێگومان وەکو باسمان کرد ئەم لوتکە زانستیانە و ئەم کۆنفرانسانە بەردەوام پێویستە زانستی پزیشکی بەردەوام لە بەرەو پێشچوونە بەردەوام پێویستەکە ئەپتودەیت بین لە هەموو جیهانە بەردەوام ڕسێرچ ئەکرێت لەسەر تازەگەریەکان ئێمەش بەشێکین لە جیهان و پێویستەکە دانەبڕین و دوانەکەوین لە زانستە پزیشکیەکان بێگومان لەم لوتکانەیە چەندین پزیشک و ئەوانی کە بەشدار ئەبن چی لە خبرە و ئەکسپیرینسی خۆیانەوە بێت چ لەو ڕسێرچانەی کە لە وڵاتانەوە وەرئەگیرێ زانیارە تازەکان پێشکەش ئەکرێ و مناقەشە ئەکرێت لە ئەخیرا کە باشترین پرۆپۆزڵ باشترین پێداویستی دابین بکرێت چ لە ڕووی
خۆپارێزیەوە چ لە ڕووی تاقیگەیی و پشکنینەوە چ لە ڕووی چارەسەرەوە بێگومان لەم لوتکەیەشە چەندین ڕسێرچی تازە و زانیاری تازە باس کرا و دوای ئەمەش هەر لێرە تەواو نابێت کە پێویستەکە پرۆپۆزڵ بنووسێ و تەقدیمی سەروتر بکرێ بۆ ئەوی ئەو کەم و کورتیانەی کە هەمانە بتوانین بە باشترین شێوە کەم و کوڕەکان پڕ بکەینەوە و باشترین خزمەت پێشکەشی هاوڵاتیان بکەین. لە بەرنامەی پێشووە دکتۆر ڕۆژگار سەلیم ڕۆژگار عەبدوڵڵا سەلیم قسەی کرد دەربارەی ئەو کارانەی کاکرێت لە خزمەت گوزاری بۆی کە ڕێگە بگرین لە گواستنەوەی نەخۆشیەکە لە نێوان هاوسەرانە و لە دایکانە بۆ منداڵەکانیان. دکتۆر زمناکۆ ئەزمەر باسی لەوە کرد کە ئێمە چۆن کار بکەین پزیشکانی دان کواڵەتی کارەکانیان بەرنە سەروترەوە بەشێک لە پزیشکانی سەرنجدان و مناڵبوون ئێسقان قورگلووت و ژێر چکە هەموومان ناکرێ هۆکاری مەترسی بن بۆ گواستنەوەی نەخۆشیەکە و پێش جەنابیش لە مەڵقەیە جەنابی دکتۆر هیوا باسی لەو بەڕێزانە کرد کە بەشدار بوون لە لوتکە زانستێکە. حەزەکەم بەڕێزت باس لە بابەتە زانستەکەت بکەی پێشکەشکردنەکە دەربارەی چی بوو و گرنگی ئەم پێشکەشکردنە بۆ ئامادەبوانەوە بۆ بینەرانیش چییە؟ بەڵێ بەنسبەت ئەو پریزنتیشنەی کە من هەم بوو من وەکو پسپۆر لە نەخۆشیە گوازراوەکان و لە مایکرۆبایۆلۆجی لە بواری دەستنیشانکردنی با بڵێن نەخۆشیە مایکرۆبیەکان کە ڤایرۆسی ژێکێکە لەمە و ڤایرۆسی جگەریش کە ئەم لوتکەیە تایبەت بوو بە ڤایرۆسەکانی جگەر هەرچی ئەو شیکاریانەی کە بەڕۆتین هەیە و ئەکرێ باسمان لێوە کرد بەڵام لەوە مهمتر چەند شیکاریەکی زۆر تایبەت هەیە کە با پێ بڵێن پێوترێت نۆڤڵ بایۆمارکەر یا ئەو بایۆمارکەرانەی کە تازە وەکوتم بەردەوام بە دوای شتی تازەیە ئەگەڕێن بە تایبەتی بۆ ڤایرۆسی جگەر جۆری بی سێ جۆر با بڵێن بایۆمارکەری تازە هەیە کە نەک بەس بۆ دەستنیشانکردنی ڤایرۆسەکەیە بگرە بۆ فۆلۆئەپی نەخۆشەکانە ئێمە ئەو نەخۆشانە کە تووشی ئەو ڤایرۆسە ئەبن پێویستەکە دەرمانی دژە ڤایرۆس و چەندین دەرمانی تریان نەدرێتێ بۆ چەند مانجێک وەکو هەڵامەتێک وەکو ڤایرۆسێکی ئاسایی نییە ئەمەش پێویستی بەوەکە متابعی بکەی بزانی ئەم ڤایرۆسە کەی ڕێژەکەی یەتە خوارەوە کەی ئەتوانی ئەم دەرمانە واز لێبێنی بیوەستێنی لەبەرەوەی هەموو دەرمانێک با بڵێن ئاڕازی جانبی یا ساید ئفێکتی هەیە یان با بڵێن چەند شتێکی لاوەکی هەیە کە نەخوازراوە بۆیە ئەبێت کەمترین کۆرس بدرێ بە شەرتێک ڤایرۆسەکە لە ناو بەرێ بۆیە ئەو شیکاریانە زۆر زۆر گرنگن کە باسمان کرد و هیوادارین لە زووترین کاتە ئێمە داوا ئەکەین کە ئەو شیکاریانە بێتە وڵاتی ئێمەش کە بتوانین دابینی بکەین بۆ ئەوەی لەگەڵ با بڵێن پزیشکانی تایبەت بە هەر سوجگەر کە کاتێ نەخۆشێک ئەبێ بە نەخۆشی درێژخایەن بتوانن متابعی بکەن و لە کاتی گونجاوە ئەگەر دەرمانەکە پێویست نەبوو بدرێت لە زیایە نەیدرێتێ و ئەگەر پێویست بوو هەنێ جار پێویستەکە دەرمانەکان بگۆڕن هەنێک لەو ڤایرۆسانە با بڵێن جیناتەکەی ئەگۆڕێ ئەو دەرمانە پێویست ناکە 2 مانگ 3 مانگ بیدرێتێ کە ئیسفادەی لێنەکە شیکاریش هەیە بۆ ئەوانش کە با بڵێن ڕزستان پێیاکەن بتوانین چارەسەرەکان بگۆڕین بە دەرمانی تر کە سوودی لێوەربگرێن. ئەم جۆرە پشکنینە نوێیانە کە فەرموود لە وڵاتی ئێمە نییە بەڵێ نزیکترین وڵات چۆ هەیەی خۆی بەڕاستی لە وڵاتە ئەوروپیەکان و لە بەریتانیا و لە ئەمریکا دایم زۆرترین با بڵێن ڕسێرچ و بە دوواداچوونی تازە لە وڵاتانە ئەکرێ هەندێکیان هێشتا لەژێر ڕسێرچان یەکدوانێکیشان لە چەند وڵاتێکی ئەوروپی ئێستا خراوەتە بەر ئەوەی کە با بڵێن ئەپروڤڵی دراوەتێ کە بکرێت خۆیان هەمووی 4-5 ساڵە کە دابین کراون لە دەرەوەش بەڵام زۆر دڵخۆشکردن زۆر با بڵێن ئەتوانێت ئیسفادی زۆر زۆری لێ بکرێ لە نەخۆشی چوک و کۆرۆنایە تا ڕادەیەک نوێیە تا ڕادەیەک زۆر نوێ چکە بەراورد بە نەخۆشەکانی تر بڵێن ئێمە لە 2020ەوەی تر کۆرۆنا ناسی بەڵێ ئەو کاتە فەحسەکە ئەکرا ئەوەی کە لە هەمووی باوتر بوو چیلکەکان هێنایان کرد بە لوتی نەخۆشەکە لە پشتی قورگی نمونەیەشیان وەرەگرت و ڕاست ئەو کاتە لە کۆرۆنا ئەوترا پۆزتیڤ نێگەتیڤ ڕاست هەیەی نیەتی وایە بە زوابزانم لە هەوکردنی جگەری ڤایرۆسیە ئەم گزارشتە ڕاست نییە زۆر جیاوازە بێگومان ئێمە با بڵێن 2 جۆری سەرەکی شیکاری هەیە بۆ ڤایرۆسی جگەر جۆرێکیان سکرینین تێستە کە ئێمە بە دوای ڤایرۆسەکە ئەگەڕێن بەبێ ئەوەی دڵنیابین ئەم نەخۆشە ڤایرۆسەکەی هەیە یان نییە وەکو باس کرا سنتەری هەر پرۆسیجەرێکی پزیشکی یا سنتەری دان یا سنتەری جوانکاری یا ئەوەی تاتووی تیاکرێ ئەمانە هەمووی ڕسکی گواستنەوەیان هەیە لەبەرەوەی
بریناربوون دروست ئەبێ دەرزی بەکار ئەهێنرێ ئەمانە هەمووی پێویستەکە سکرینین بکرێ بەبێ ئەوەی بزانین ڤایرۆسەکەی هەیە ئەگەڕین بە دوایە چەند شیکاریەک هەیە تایبەتە بەم بەمانە کە فەحسی با بڵێن سەریعی پێ ئەوترێ فەحسی دژەتەنەکانی پێ ئەوترێ دوای ئەوە یینە سەر کۆنفەرمەتەری تێست واتە فەحسی تەوکیدی کە کاتی ئێمە ئەم فەحسانە ئەکرێ و پۆزتیف ئەیە لەوانەیە لە 100 پۆزتیف نەبێ پێویستەکە لە 100 دڵنیابینەوە کە بە هەنێ فەحسی تر وەکو فەحسی جینات بە PCR ئەکرێ یاخود هەنێک با بڵێن بایۆبلۆت هەیە کە بۆ تەکیدی ئەکرێت بەنسبەت ئەوەی کە بەڕێزی شت باسی کرد تەنها پۆزتیف و نێگەتیڤ نییە ئێمە وتمان پێویستی بە چارەسەری چەندین مانگ هەیە لەبەرەوە پێویستەکە بزانین ڕێژەی ڤایرۆسەکە لە خوێنە چەنە بۆ ئەوەی بەپی ئەوە دەرمانەکەی بۆ زیاب بکرێ یا کەم بکرێ یان بەردەوام بێ یا بەردەوام نەبێت جگەلەوانی کە دەرمانیان هەیە بە شێوشی گشتی لە سکرینینەکەیە بەڵێ ئەوەی کە من هەر لە فەحسەکان ئەیبین و نووسراوە دیتێکتەبڵ نۆت دیتێکتەبڵ یان ئین ڕێنج وذاوت ڕێنج ئەوە لە زمانە زانستەکە کە بۆ تۆ تێگەیشتنی ئاسانترە مەبەستەکەم ئەوەیە کە ئەکرێ کەسێک کە فەحست بۆ کە جارێنەوە ئەگەی پێڵن ڕاپید تێست ئەوەی تۆزم بە ستری بکرێت کەنە خوێنەکەکەن بەسەریە ئەمە ئەکرێ پشتی پێبەستی نەخێر وەکو پشتبەستن ناتوانین پشتاواتەی لا بە خوێنەکە لە کەسەکە وەربژیرێت و بخێتە جیهاز بێگومان ئەو پشکنیانی کە ئاکرێتە ناو جیهازەکە و کە ڕاستیەکەیە کە پشتی پێبەسترێت نرخەکەی چۆن چۆنیە لە تاقیگە ئەهلەکانە ئەزارم لە شوێن بۆ شوێن ئەیگۆڕێ بەڵام بە شێشی گشتی بڵێن عادەتەنەوەی کە نووسینەمە ڤایرال سکرینە کە هێپاتایتس B و C و ئەیدزە تقریبا لە چەند بۆ چەندێکە بۆ خەڵک ئەگەر ئێمە باسی با بڵێن هەر سێ ڤایرۆسەکە بەیەکەوە بکەین هێپاتایتس B و C و HIV ڕێنجەکەی لە بینی 15,000 بۆ 30,000 بۆ هەر سێکیان کە تەنها با بڵێن دژەتەنەکانی فەحز بکەین ئەویش لە ئامێرێک بۆ ئامێرێک ئەگۆڕێ کۆستەکانی لەوانەیە فەرق بکە بەڵام تەنها بەوە ناتوانین حتا بەوەی جیهازەکەش لە سایاسە ئێمە ناتوانین بڵێن پۆزتفە یان نەگەتفە هەتاکو یا با بڵێن ئەگەر بژڵین پۆزتفە ئەبێ بزانین لە چ مەرحەلەیەکە ئەم کەسە دژەتەنی فەحسەکەین ئەم دژەتەنە لەوانەیە ئێستا نەخۆش بێ و ئەکتیف بێ و بیگوازێتەوە بۆ کەسێکیکە لەوانەشە ئەمە بوو بێ بە بەرگری لەشی ئەو کەسە بەڵام ڤایرۆسەکە خۆی ئەکتیف نەبێ کەواتە پێویستمان بە فەحسی تەکیدی هەیە کە وەکوتم بایۆبلۆت هەیە و PCR هەیە بێگومان PCR گرانترە کۆستی زیاتر ئەکەوێ بەڵامە بۆ هەموو کەسێک پێویست بۆ هەموو کەس پێویست نییە و خۆشببختانە لە حکومیش لە تاقیگەی تەندروستی گشتی ئێستا بەردەستە کە هەر بە پرۆتۆکۆلیش ئێمە ئەگەر کەسێکی هێپاتایتس B یا C یا HIV پۆزتیف بێ ناتوانین یەکسەر بە کەسەکە بڵێن تۆ پۆزتیفی لە تاقیگە ئەهلیەکان نابێ بوترێ ئەبێ بۆ کۆنفەرمیشن بنێرێتەوە بۆ تاقیگەی تەندروستی گشتی و لەوێ بە چەند ڕێگەیش کە فەحسەکرێ پاشان ئەگەر پۆزتیف بوو بە خۆی ئەوترێ و هەروەها بەشی خۆپارێزیش بەشی خۆپاراستنیش ئاگادارەکرێتەوە بۆ ئەوەی بتوانن فۆڵۆئەپی بەردەوامی بۆ بکەن بێشێک لە ڕێگە باشەکان بە تایبەت لە ناو کارمەندانی تەندروستیە ئەو بەڕێزانەی کە لە ئارایشگاکانە کارەکەن پزیشکان و تاکو کۆتایی و کەسانی کە بەرکەوتنی لەگەڵ خوێنە هەیە بە ئاوای ناوگشتی حتا لە سەر تاشخانەکانیش بریتێرە بەکارهێنانی کوتان پێکوتە ڕاست بۆ نمونە ئێمە کاتی خۆی کە خوێندکار بووین لە کۆلێژی پزیشکیدان پێکوتەمان کرد کە تازە تەخەڕوج بووم دیسان پێکوتەم کرد نزیکەی 10 ساڵە بێ پێکوتەم نەکردووە بەڵێ ئێستا کەسی شووەکو من هەر پێش 3 هەفتە عملیات کرام فەحسی ڤایرۆساتەکانم نرد وتیان نێگەتیڤە باش ئەمە معناوەیەکی تر پێویستمە پێکوتەنیە یان فەحسێکی تریشێ بۆی کە بزانم ئایا پێکوتەی تازەم پێویستیان نە باش خۆی بەڕاستی کە باسی پێکوتەیە باسی ڤاکسین بکەین ئێمە وتمان 5 جۆر ڤایرۆسی جگەرمان هەیە جۆری ئەی کە نامێنێتەوە زۆر هەرچەند ڤاکسینی هەیە و لە مناڵایە هەر لە پرۆگرامی ڤاکسینیشنا ئەیاندرێتێ ئەوەی کە مهمە زیاتر بۆ گەورە جۆری B و جۆری سیە کە بەهۆی بریناربوون و بەهۆی نەشتەرگەری و خوێن وەرگرتنەوە تووشە بین و کارمەندە تەندروستیەکان و پزیشکان و هەرچی لە بواری تەندروستیە کار ئەکات هەر هەمووی پێویستەکە ڤاکسین وەربگرێ و شیکاریش هەیە بۆ ئەوەی بزانی کە تۆ توانای بەرگری لە شت چەنە ئەتوانێت بوو پارێزە لەو ڤایرۆسە یان نا چکە ڕێژەی هەیە ئەنتی-HBACP ئەڵێن و شیکاریەکی ئاسانە و هەرزانیشە ئەکرێ هەموو کەس ئەتوانێت ئەو فەحسە بکە بزانێ بەرگری لەشی بۆ ڤایرۆسەکە هەیە یان نا
ئێمە بە تایبەتی باسی جۆری بی ئەەکەین چکە ڤاکسینی بی ئێستا بەردەستە تا ئێستا هیپەتایتس سی ڤاکسینی بەردەست نییە بەڕاستی ئەوەی کە بەڕێزت باست کرد لە جۆری بی کە کاتی ئێمە ڤاکسین وەرەگرین بۆ یەکەم جار سێ جورعەیە یەکەم با بڵێن لە خاڵی سفر دەرزی وەرەگرین دوای مانجێک دەرزیەکی تر دوای 6 مانگ دەرزی تر بەپێی زۆر ڕسێرچی لەسەر کراوە لە بینی 10 ساڵ بۆ 20 ساڵ لەوانەیە ئەم بەرگریە بمێنێتەوە هەرچەنە خەڵکی شەبووە لە 5 ساڵە نەیماوە لەبەروی لە کەسێکەوە بۆ کەسێککە ئەگۆڕێ بەڕای من هەچ کەسێک کە لە بواری پزیشکیە ئیش بکە پێویستەکە کە ڤاکسینیشی وەرگر بەلایەنی کەمەوە دوای 10 ساڵ بچێ فەحسی بەرگری لەشی خۆی بکە ئایا بەرگریەکەی بەشی ئەوەنە بەرزە کە بیپارێزێ یان نا ئەگەر هەر بەرز بوو پێویست ناکە ڤاکسینی تر وەربگرێ ئەگەر بەرگریەکەی دابەزی بوو ئەتوانێت تەنها یەک بوستەر دۆز وەربگرێ پێویست ناکە 3 جار وەری بگرێتەوە یەک دەرزی ئەکرێ و ئیمونیتەکە یا بەرگری لەشی زۆر بەرزە بێتەوە بە تەواتی ئەیپارێزێ بە شێشی گشتی ئەو ڕقەمە چەند دەرچێت باشە دە ئینتەرناشنال یونت پێرمل لەوەر لەمەتە ینی لەوە کەمتر بێ ئەبێ ڤاکسین وەربگرێتەوە لەوە تا زیاتر بێ باشتر ئەیپارێزێ بە شێوی تر لێکدانەوەی هەیە هەر بە ئینتەرناشنال یونت ئینتەرناشنال یونت با بڵێن یونتێکی عالەمیە کە دانراوە NTHBS با بڵێن ئەو دژەتەنەیە کە ڤایرۆسەکە نایەڵێ بچێتە ناو خانەی لیڤەرەوە با بڵێن خانەی جگەرەوە باشە ئەی پارێزێلەوە ئێمەش کاتی کێشەمان هەیە ڤایرۆسەکە کە چۆ ناو جگەرەوە لەبەرەوەی لە جگەرە بنەبڕ نابێ ئەمێنێتەوە لەبەرەوە ئەو دژەتەنە هەچ کاتێ لە خوێنە لە دە ئینتەرناشنال یونت پێرمل زیاتر بێ ئەو کەسە پارێزراوە لەو نەخۆشیە زۆر گرنگە بەلام و پرسیاریەوە بکەم ئەو بەڕێزانی کە لە خواردنگەکانە کارەکەن شتێکیان دروستەکەن پێڵەن هەوەی سەحا بەڵێ ئەم ناسنامەی تەندروستیە فەحسی ڤایرۆساتی تایە بێگومان ئەوانە هەمویان کوتانیشی تایە کوتانیشی تایە بە تەکید ئەبێ هەمویان سەردانی بەشی خۆپاراستن بکەن بێجگە لە ڤایرۆسی جگەر و ئەوانەی کە تووشی با بڵێن حومەی ماڵتا و گرانەتا و ئەوانە ئەبێ فەحسی ئەوانیان هەمووی بۆ بکرێت چکە خواردن لەوانەیە ڕێگەی گواستنەوەی هیپەتایتس جۆری بیوسی نەبێ بەڵام چەندین ڤایرۆس و بەکتریای تر هەیە کە لە ڕێی خواردنەوە ئەگوازرێتەوە پرسیاری ئەوم زۆر لە لامە بەستە داسیارەکەم دوکانی ترشاتیان هەیە بڵێ خۆشتەزانی ترشات هەمووی چەقۆ و جنینە وایە لە هەموو جارێکی ژنینە ئەگەریوێت و دەستی خۆت ببڕێت هەماشت بۆ دوکانی گەسەکان هەماشت بۆ دوکانی کەبابەکان چکەمانە هەموو جنین و بڕینی تایە ئەو بەڕێزانە وەکو لانە تەندروستیەکەی بۆ خۆیان پێکوتیان بۆ کراوە دژ بەم ڤایرۆسانە خۆی لە ڕاستیە پێویستەکە هەمووی بۆی بکرێت بەڵام دەستورەکە هەیە یان نیمە بۆ هەموو پیشەوەرەکان بۆ هەر هەمویان ئەبێ کارتی سەحەیان هەبێ کە کارتی سەحەی بوو معناوەیە کراوە بەڵێ باش ئەگەر بۆ نمونە ئێستا کەسێک کرێکارە لە دێشە لەو شوێنانە لە خواردنگەیەکە لە شوێنە کرێکارە ئێمە ئابینێت و باسم قسە ناکەین ئەگەر بێ فەحسی بەرگریەکەی بکە بۆی کە بزانێ بەرگری لەشە هەیە دژ بەم ڤایرۆسیان پێویست بە پێکوتەی تازاکەیان نەبچێ بۆ شو باشە هەم لە تاقیگەی تەندروستی گشتی هەیە ئەتوانێت بێت ئەو چۆکەن جەزارێکی تێچە فەحسەکە هەر ئەوەنەیە وابزانام کەمتریشە هەر ئەوەنەیە و هەروە ئەشتوانێت یەکسەر سەردانی بەشی خۆپاراستن بکات لەوێش هەم ئەتوانێت شیکارەکەی بۆ بکرێ و هەم ڤاکسینیش یەکسەر ئەتوانێت وەربگرێت ئاستی تاقیگەکانمان هەم لە حکوومەت هەم لە ئەهلی لە شوێنەکان بۆ دۆزینەوە دەستنیشانکردنەوەکردنی جگەری ڤایرۆسی بەڕاستی لە ئێستا توانم بڵێم زۆر باشە بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو تاقیگەی تەندروستی گشتی زۆربەی شیکاریەکانمان دابین کردووە ئەوەی کە با بڵێن کۆمۆنلیە با بڵێن بە شێوەیەکی گشتی ئەکرێت هەروەها لە ئەهلیەکانیشا بە هەمان شێوە چەندین تاقیگە هەیە کە زۆربەی شیکاریەکانی هەیە بەڵام وەکو باسم کرد لا یەزال چەند شیکاریەک هەیە کە لە وڵاتانە بەرەو پێش ئەچن و شیکاری زۆر تازەتریەت کە ئەتوانێت جێگەی هەنێک لە شیکاریەکان یا هەنێک کەم و کورتیەکان بگرێتەوە بەداخەوە ئەوانە هێشتا دابین نەکراوە وەکو لە لوتکەکەیە باسمان کرد و ئیشەڵا پرۆپۆزڵ تەقدیمەکەین کە بتوانین ئێمەش دابینی بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر باشە هەرچەنە جارجار وەکو هەموو با بڵێن بوارەکانی ترکە ئیتر کێشەی بودجە ئەبێ و کێشەی دابینکردنی مەوا دەبێت لەوانەیە کەم و کورتی دروست ببێ ئەجینا لە ئاستی زانستی و لە ئاستی ئامێر و لە ئاستی کادری پزیشکی زۆر باشی یاخۆ هەر باش بن زۆر سپاس بۆ ئێوەش دوا پەیامت بۆ هاوڵاتیان چییە دەربارەی هەوکردنی جگەری ڤایرۆسی واللهی ئەوەی کە زۆر زۆر مهمە خەڵک تا ئەتوانێ خۆی وشیارکاتەوە خۆی بپارێزێ زۆر ئاساییە کە بچێ ڤاکسین وەربگرێ ئەمە هیچ عیبەیەکی تیانە بە عکسەوە خۆپارێزیە
مناڵ پێویستەکان لە زووەوە کوتانەکانی پشتگوێ نەخرێت چونکە بە تایبەتی جۆری بی و جۆری سی کە بی با بڵێن ڤاکسینی هەیە هەتا لە زووترەوە خەڵک بیگرێ کێشەی لە گەورەیە زۆر زیاتر ئەبێ کە خوا نەخواستە بۆ پەککەوتنی جگەر و سەرەتانی جگەر و ئەوە بچێ ئەگەر با بڵێن ئەو کەسانی کە ئەیانەوێ بڵێن مناڵیان ببێ و دووجیان ببن پێویستەکە فەحەس بکە بۆی ئەگەر خۆی هەی بێ هیچ نەبێ بە شیۆنە چارەسەر وەربگرێ نەگوازرێتەوە بۆ مناڵەکە کە هیچ گوناحێکی نییە لە دایک بێ بە ڤایرۆسێکەوە سنتەرەکان با بڵێن کە باسمان کرد سنتەری تاتوو ئەوانە با پشتگوێی نەخەن شیکاری بکرێ و خۆیان و کە سوکاریان و خەڵکەکان بپارێزن با بڵێن دەلاکەکان سنتەری پزیشکیەکان هەمویان مهمترین شت لە هۆشیاری خەڵکەکانەوە دەست پێەکە کە بتوانین بەشی ئەوەنە هۆشیاریان هەبێ و ئەگەر کەسێکیش لە ناو ئایلەکەیە ڤایرۆسی جگەری هەبوو پێویست ناکە بە شێوەیەکی زۆر نامۆ تەعاملی لەگەڵا بکرێ وەکو کەسێکی ئاسایی ئەو ڕێگە خۆپارێزیانە چییە خۆپارێزی تیا بکرێ و ئەوی تر دەتوانێت وەکو کەسێکی ئاسایی بژی لەگەڵ یەکترا. بەسپاسێکی زۆرە بۆ دکتۆر برار عەزەدین سپۆری نەخۆشیە گوازراوەکان کە لەگەڵمان نابووی. بە ئیجازەی دکتۆر بەرنامەکەتان بۆ دووبارە کورتەکەمەوە لە دوو ئەڵقەی ڕابردووە هاوکردنی جگەری ڤایرۆسی نەخۆشیشی بڵاوە تەنها لە وڵاتی ئێمەیان نییە لەسەر تاسەری جیهانان نزیکەی 400 ملیۆن کەس دەستنیشان کراون بە هاوکردنی جگەری ڤایرۆسی لەوانەیە ژمارەی زۆر زیاتریش نەما ڤایرۆسەکە لە لەشیان نەبژیت و هێشتا نیشانەکانی دەرنەکەوت بێ. زیاتر لە نیوەی ئەو بەڕێزانی کە دەستنیشانکراوی هاوکردنی جگەری ڤایرۆسی جۆری بین لە دایکیانەوە وەرەگرن لە کاتی دووجانیە و بە تایبەتی لە لووتکە زانستێکی ئاماژە بۆشدرا کە بڕێک لەو خەڵکانە لە کاتی جەنگی ئێران عێراقا بەهۆی برینداربوونی زۆر و نەبوونی پاکژی وەکو ئێستا لە ڕێگەی دایکیانەوە وەریان گرتووە. باوترین ڕێگەکان بۆ گواستنەوەی هاوکردنی جگەری ڤایرۆسی بریتیە لە کاری سەرجێیی گواستنەوەی خوێن برینداربوون و دەردراوەکانی لەشتژای لە ڕێگەی چووک یاخود لە ڕێگەی زێوە بێ بەڵام مانای ئەوە نییە هەر کەسێکە دەستنیشان کرا بەم جۆرە ڤایرۆسە خوا نەخواستە کارێکی بەدڕەوشتی ئەنجامدا بێ بەڵکو دەکرێت تەنها لە ڕێگەی تاتوکردنیشی برۆ یاخود دانانی نینۆشێکی سناعیەوە یاخود لە کاتی چارەسەرێکی پزیشکیە لە شوێنەکە کە پاکژیەکەی باش نەبوو بێت توش بوو بێت ئەو شوێنانی کە دەکرێت ئەم ڤایرۆسانە بگوازنەوە هەموو جۆرە شوێنەکانی چارەسەرکردنی پزیشکیە لە برایان و خوشکانی ئەوانی کە بینگە یاخود نۆڕینگەیان هەیە کە کاری دەرزی لێدانەکەن کاری تەداویەکەن و کاری نەشتەرگەری بچووکەکەن لە لابردنی بالوکەوە تاکو کۆتاییەکەی و بۆ پزیشکانی قورگول و توجۆ پزیشکانی ژنان و مناڵبوون پزیشکانی ئێسقان پزیشکانی دەمودان هەمووەمان ئەگەر پاکژی کارەکان ڕانەگرن دەکرێت شوێنێک بن بۆ گواستنەوەی نەخۆشیەکە لەبەرەوە دڵنیا بن کە ئاستنە شوێنەکە پاکش بێ بنەماکانی پاکژی تێدا بێت و ئەوەی کە پێویستە بۆتان جێبەجێ بکرێت. خوا نەخواستە لە حاڵەتی دەستنیشانکردنتان بەم ڤایرۆسە لە نێوان هاوسەرەکانە ئەگەر ژنەکە یاخود پیاوەکار کامێکەن دەستنیشان کرا دەکرێت ئەوەی تر پێکوتە یاخود ڤاکسین وەربگرێ و جگە لەمانە پێکوتە یاخود ڤاکسین بۆ هەموو کارمەندان و پزیشکان گرنگە و بۆ هەموو بەڕێزانی کە لە کارێکە کار دەکەن کە پەیوەندی بە خواردنەوە هەبێ و پەیوەندی بە جنین و بڕینەوە هەبێ و هەروەها و بەڕێزانی کە لە ئارایشگا و سەرتاشخانەکانە کارەکەن. هەتاوەکو ئەڵقەی داهاتی بەرنامەی چارە بەخواتانە سپێرم ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا خۆڵ فەرموون شەوتان شاد و خواتان لەگەڵ سواز دکتۆر.